بێگومان لە کابینەی نوێمدا کار بۆ کەمکردنەوەی توندوتیژی خێزانی زۆر کراوە و بۆ پاراستنی ڕۆڵی خێزانیش ئەوەی کە بینیمان ئێستا لە ئەو گرافیکە چەند خاڵێکی بەرجەستە خراببوونە ڕوو بەڵام گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ مقدەمی مافپەروەر لانا شێخ مەموندی بەرپرسی نووسینگەی بەرگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان کە میوانە لەگەڵمان بەخێر هاتی خاتولانم. زۆر سپاس. پێش هەموو شتێک با بزانین ئەو میکانیزمە کارایی کە ئەنجام دراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامیادە بۆی کە کەمتر توندوتیژی ڕوبەڕووی خێزانەکان ببێت چی بووە؟ بە خۆشحاڵیەوە دەبێمە ئەوە بزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە دابینکردنی دەستگایەکی سەربەخۆ سەر بە وەزارەتی ناوەخۆ کە بەڕێبەراتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە و ئافرەتانە. ئەو دەستگایە سەر بە وەزارەتی ناوەخۆیە هەڵدەستێ بە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە ڕووی کۆمەڵایەتی دەرونی یاسایی بەڕێبەرایەتیمان هەیە لە هەموو قەزا و ناحیەکان هەیتمان لە هەموو شارەکان هەمانە لە هەولێر هەیتمان مەسەلەن لە سۆران هەمانە لە زاخۆ لە دهۆک هەمانە داتر دێنە سەر ئەوە بەڵام ئەو خاڵە کارانەی کە ئەنجام دراوە چی بوونە تاوکە هەبوونی بەڕێبەرایەتێکی گشتیە تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەتان لە هەرێمی کوردستان. زۆر چاکە کاتە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی بەم کارە گرنگی بدات بە کەمکردنەوەی توندوتیژی دژ بە خێزان؟ ئێمە وەکو تاک هەر تاکێکی کورد لە هەرێمی کوردستان دەبێت زۆر خۆمان بە خۆشحاڵ بزانین کە دەوڵەمەندین بە یاسایەک لە سایەسەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەڵسە بە دانانی یاسایەک تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەو یاسایە یعنی ئێمە کە سەردانی وڵاتان دەکەین بۆ دەورات و وفود کە دەردەچین خۆمان زۆر بە خۆشحاڵ دەزانین کە سەرۆکی ئێمە هەڵسە بە دابینکردن و دامەزراندنی یاسایەک تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی خۆی لە چەند خاڵی گرت و خۆی لە چەند مادەیەکی گرنگ گرتیە لێرانە ئەوە دەستکەوتێکە بۆ هەرێمی کوردستان. تەماشا دەکەی خواروی عێراق تا ئێستا ڕۆژانە ماگانە کەسانی خۆیان دەنێرن ئەفسەرانیان دەنێرن بۆ گفتوگۆکردن لەگەڵ کارمەندان و ئەفسەرانی ئێمە لەگەڵ بەرەبەراتەکان ئێمە چۆن بەرەنگاربوونەوەی توندوتیژی ناو خێزانی ببنەوە ئایا چ یاسایەک پەیڕۆ بکەن تا بتوان بەرەنگاری ئەو کێشانەی ناو توندوتیژی خێزانی دابوونی هەیە. بەڕاستی ئێمە دەبێ خۆمان بەخۆشحاڵ بزانین کە خاوەنی یاسای ژمارە 8 ساڵی 2011 تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی. زۆر باشە خاتولانە ئەو یاسای هیچ کەم و کورتێکی نییە، هیچ هەموارکردنەوەیەکی ناوێت، هیچ گرفتێکی هەبووە تاوەکو ئێستا یاسایەکی باشە کە پیادەتان کردووە تا ڕادەیەکی زۆر باشە بەڵام پێویستی بە هەموارکردنەوە هەیە. دوو جارش تێخوێنەوەی بۆ کرایە ئێستا لە تێخوێنەوەی کۆتاییە هەموار دەکرێتەوە یاسایەکە بەڵام ئەمە دیسان دڵخۆشم بۆی کە یاسایەکمان هەیە بێگومان ئینشاءڵڵا لە ئەو جارە با بڵێن تێخوێنەوەی کۆتایی بۆ دەکرێت و یاسایەکە پەسەند دەکرێت و هەموار دەکرێتەوە. ئەم جارە زۆر بە گروتینێکی بەقووەتەوە دێتە ناو دادگاکان و کاری پێ دەکەین ئینشاءڵڵا. باشە ڕێبەرایەتێکی گشتی لە هەولێر هەیە، ئەی لە شار و ناوچەکانی دیکە لە هەرێمی کوردستان چۆنە؟ لە هەر شارێک چەند با بڵێن سنتەر هەیە، چەند شوێن هەیە کە ئەو کەسانی توندوتیژیان بەرامبەرەکرێت توانن بە ئاسانترین ڕێگە دەستیان بگا بەو شوێنە؟ بەڵێ بەڕێبەرایەتی گشتی با بڵێن لە هەولێرە ئەوە گشتی بۆ هەموو هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر بێت و سیر بکەین بەڕێبەرایەتەکان خۆی لە 8 بەڕێبەرایەتی دەگرێتن هەمانە لە زاخۆ لە دهۆک لە هەولێر لە سۆران سلێمانی و گەرمیانمان هەیە ڕاپەڕین و هەڵەبجەمان هەیە. ئەوە وەکو با بڵێن 8 بەڕێبەرایەتی لە خۆگرتیا و سەبارەت بە نووسینگەکانیش 29 نووسینگەمان هەیە و 22 تی مۆبایلمان هەیە کار دەکەن بۆ ئەوەی لە شوێنێک نووسینگە نەبێت یاخود ئەوە نەبێت تی مۆبایل دەڕواتن سەردانیان دەکا و لە کەمپەکانی ئاوارەکانش بە هەمان شێوە هۆبەمان هەیە کاری لێکۆڵنە بە دوواداچوون دەکەن لە کەیسەکانی توندوتیژی خێزانی. زۆر باشە ژمارەیەکی تایبەت هەیە بۆ ئەو کەسانەی کە لە دۆخەکان کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێت و دەستی ناگا بە هیچ شەڵتەرێک و بە هیچ شوێنێک و نزیکیش نییە لە بەڕێبەرایەتەکان چۆن ئەتوانێت پەیوەندیتان پێوە بکات؟ بەڵێ بە خۆشحاڵی ئێمە هێڵی گەرمی 1990مان هەیە هێڵێکی گەرمە بۆ ماوەی 24 کاتژمێر لە خزمەتی هەموو تاکێکی کۆمەلگای کوردیدایە ئەوانەی کە لە شاری هەولێر پەیوەندی دەکەن بە هێڵی گەرمی 1990 لە ناو بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی وەڵام دەدرێتەوە ئەوانەی سلێمانی بە هەمان شێوە 1990 هێڵی گەرمی سلێمانی جوابی دەداتەوە و ئەوانەی دوهۆکیش بە هەمان شێوە هێڵی گەرمی 1990 ناو دوهۆک جواب دەدرێتەوە. ئەوە لە خزمەتی هەموو هاوڵاتیەکدایە وە فریە بە خۆڕایەواتە هەر کەسێک پێویستی پێ هەبێتن
یاخود زۆر جار ئافرەتانمان هەیە مەسەلاً ناوێ یاخود ناتوانێت لە ماڵەکانی خۆیان دەربچن و دەستیان بگاتە نووسنگەکانی توندوتیژی دەتوان لە ڕێگەی هێڵی گەرمی 1990ەوە ڕاوێژکاری یاسایی دەرونی کۆمەڵایەتی وەربگرن و مەسەن ئافرەت هەیە هەڕەشەی لەسرە بتوانێت چۆن سکاڵاکی خۆی بەڵام بەبێ ئەوەی خانەوادەکەی بزانێ لێرە دەتوانێت ڕاوێژ و ڕێنمایەکان لە ستاف و کارمەندانی هێڵی گەرمی 1990 وەربگرن. زۆر باشە. ئێستا کە جەنابەت لەگەڵ من بوویت ئاگادار بووی ئەو گرافیکەی کە باس لە دانانی چەند شەڵتەرێکی نوێەوە داتاکان ئەخاتە ڕوو لەلایەن با بڵێین ئەو دەستگایی کە پەیوەندیدارە بە ڕاستپاردە نێودەوڵەتیەکان. دەمەوێت سەبارەت بەوە ئەم پرسیارە بکەم کە پێشتر خەڵک کە ئاشنا نەبوو بە ئەم سنتەرانەی کە سنتەری توێژینەوەی خێزانین یاخود دژ بە توندوتیژی دژی بە ژنانن ئەگەر خانمێ بچوایەتە شێڵتەرێکەوە دواتر زۆر زەحمەت بوو لەو شێڵتەرە بگەڕێنرێتەوە ماڵی خۆی هەندێک جار هەبوو حاشایان لێکرد نەیانەویست. ئێستا ئاستی هۆشیاری خەڵک گەیشتۆتە چه ئاستێک ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خانمان ئەبێتەوە دەچنە شێڵتەرەکان دواتر چارەسەریان بۆ ئەکرێت بە دوواچوونی بۆکەن بزانن ئەو کەسە سەیفتی تەواوە ژیانی پارێزراوە کاگەڕێتە ناو خێزانەکەی بە چ شێوەیە کامە؟ بڵێ لێرش دووبارە دەبێت ئەمە خۆمان بە خۆشحاڵ بزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە دابینکردنی شەڵتەر بۆ پاراستنی ئەو ئافرەتانی کە هەڕەشەی کوشتنیان لەسرە لە هەرێمی کوردستان هەمانە لە شاری هەولێر و لە شاری دهۆک و لە پارێزگای سلێمانیش بە خۆشحاڵی و هەمانە ئێستاش ماڵێکمان هەیە تایبەت بۆ ماوەی 72 سەعات لە گەرمیان ئەو شەڵتەرە بە بڕیاری دادوەر ئافرەتان لەسەر پەنجەمۆر و وتەی خۆیان دەڕۆنە شەڵتەرەکان لەوێن دەردەمێنێنەوە و هەر بە پەنجەمۆر و بە ئیفادەی خۆیان و بە وتەکانی خۆیان لەسەر داواکاری خۆیان ئەگەر شوێنێکی ئارامیان دەستکەوت دەتوانن دەربچن لەوێندەر. بەڵام ئێمە وەکو بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی یاخۆت وەکو هەر بەڕێبەراتێکی تر تا چارەسەرکردنی کێشەکەی یەکلایینە بێتەوە لە دادگا بە هیچ شێوەیەک ئەو ئافرەتانە لەوێ دەرناچن. زۆر باش. ئاستی وشیاری خەڵک گەیشتۆتە چۆن لەگەڵ ئەو کەیسانە مامەڵە دەکەن کە دەگەڕێنەوە ناو خێزانەکانی؟ بڵێ پێشتر ئەگەر تەمەشا بکەین پێش هەبوونی ئەو شەڵتەرانە ڕێژەی کوشتنی ئافرەتان زۆر بوو بەڵام ئێستاکە ئەو ئافرەتە لە کوشتن و لە کێشێک کۆمەڵایەتی و لە کێشە عەشائیری تەمەشا دەکەین کەسێک یاخود برایەک بابەک مامەک ئامۆزایەک هەڵدەستە بە کوشتنی ئافرەتێک یاخود ژنێ یاخود کەسێکی نزیکی. بەڵام ئێستا کە بەڕێبەراتیەکە ئێمە هەڵدەستن بە ئازادکردن و ڕزگارکردنی ئەو ئافرەتە لەو چوارچێوەی کە هەڕەشەی کوشتنەکەی لەسرە دەهێننە بۆ شەڵتەر ئەوان خۆیان بە خۆشحاڵ دەزانن کە هەم لە مەترسی توندوتیژی ڕزگاری بووە ئەو کەسێک کە نیەتی کوشتنی ئەو ئافرەتەی هەیە و هەمیش یعنی لەلایەن کۆمەلگا و خانەوادە و کۆمەلگایەکەی خۆی کە تێدا دەژێتن چوار دەورەکەی دەزان کە حکومەت ئەو ئافرەتەی داڵدەدا و لە لای خۆیەتی تا چارەسەرکردنی کێشەکەی. زۆر باشە. خاتولانەوەکو دوا پرسیار لە کۆی ئەو هەشت بەڕێبەراتی کە ئاماژەت پێکرد لە شار و ناوچەکانی هەرێمی کوردستان هەن دەمەوێت وەکو بەرچاوڕوونیەک بۆ هاوڵاتی بزانین لە چ شارێک کەمترین ڕێژەی توندوتیژی خەزانی هەیە کە تۆمار کرابێ و لە چ شارێکی بەرزترین ڕێژەمانەیە گەر وەکو داتا لەلات بێت. وەکو داتا دەبێت بگەڕێنەوە سایتەکانی بەڕێبەراتی گشتی لەوێ ئامارەکان بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوە پێوەرنیە من بڵم لە فلانە شوێنە یان جاری وە هەیە مەسەن لای من وەکو با بڵێن ڕێژەکەی مام ناوەندە لەوانەیە لە شوێنێکی شەشمانی ببوورە سەرەتای ساڵ داتایەکان هەمووی لە سایتەکان بڵاو دەکرێتەوە بەڕاستی یعنی ئێستا لە بەردەستی من نییە لەبەر ئەوەی خەڵک هاوڵاتی دەتوانێت لەوێن دەرسەردان بکات و داتایەکان ببینێ بەڵام بە خۆشحاڵیەوە دەبینی ڕووی لە کەمیە خەڵک ئێستا واعیە تێگەیشتیە دەزان یاسایەک هەیە پاڵپشتیان لێ دەکا و بەرگریان لێ دەکا هەم پیاوان بە تەنها نەڵێن ئێمە بەس ئافرەتانە لە بەرەوەی بەڕێبەراتەکەی ئێمە دەستگاکە ئێمە خێزانیە پیرە پەکەوتێ بژنە پیاوە منداڵ هەمووی لە خۆ دەگرێتن و باوشی بۆ هەموو تاکێک و هەوڵاتیانی هەرێمی کوردستان کردێتەوە پێویست ناکە خەڵک خۆی تووشی شڵەژان بکات و خۆی ئازاری دەرونی بکات و ئەو شتانە ینی قەدیم بوو هەرچەندە ئێستا ئەمە هەمومان عەشائیرین هەمومان لەناو کۆمەلگایەک و کولتورێکی عەشائیری کۆمەڵایەتی هاتوونەتە دنیاە بەڵام تەمەشا دەکەین دەبێ ئەمە خۆمان بەرەو پێش ببین چۆن بەرەنگاربوونی توندوتیژی دەبینەوە چۆن ئەوە دەتوانین خۆمان تەسقیف بکەین لە ڕێگای سۆشیال میدیا لە ڕێگای تێخوێندنەوە لە ڕێگای ئەو وەرکشۆپانێک کە دەکرێت لە ڕێگای بڵاوکردنەوە ئەو پرۆشورانی کە تەوزیع دەکرێت لەسەر هاوڵاتیان هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیمان هەیە کە
زانکۆکان و پەیمانگاکان و قوتابیان و تر کۆمەلگا و چینی فەقیر و هەژار و مامۆستایانی ئاینی کە لە خۆ دەگرێت مامۆستایانی ئاینیش بەڕاستی دەورێکی باڵیان هەیە لە کەمبوونەوەی ڕێژەکانی توندوتیژی لەبەرەوەی لە منبەرەکانی خوتبەی ڕۆژی هەینی ئەوانش بە هەمان شێوە هاوکار و هەماهەنگن لەگەڵ ئێمەش خۆشحاڵیە کە ئێستاکە ینی چینێکی مسەقاف چینێکی تێگەیشت و تەمەشای بابەتەکانی توندوتیژی خێزانی دەکاتەوە. بەڵێ بەو هیوایە کە باجێبەجێکردنی ئەو ڕێنمایانە و هەروەها ئەو یاسایانە کەشێکی ئارام بۆ تەواوی خێزانانی هەرێمی کوردستان بڕەخسێت دەستێوە خۆش بێخات و خاتونی مقدمی مافەروەرلانە شێخ مەموندی بەرپرسی دووسینگەی بەرگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لەگەڵ ماڵی سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش.